لە ڕاستیدا ئەمە کردەوەیەکی فاشستی تروریستی نێودەوڵەتیە کە تورکیا ئەنجامی داوە لە کوردستانە کە هەموو یاسا ئینسانی نێودەوڵەتیەکانی پێشێل کردووە. ئەمە محکومە لەلایەن حەق وایە خەڵکی کوردستان بە تایبەتی لە شنگال و لە عێراق و لە کوردستانیشە خەڵک بێتە سەر شەقامەکان بەرامبەر ئەم کردەوە تروریستیە کە ئەنجامی داوە کە مافی ئینسانی پێشێل کردووە کە چەندین ئینسانی بێتاوانی لە ئەو کردەوە تروریستیە کوشتووە. لە ڕاستی لە مێژووی بەشەریەتە یعنی کردەوەی تروریستی فاشستی لەم چەشنە زۆر کەم بووە. هیوادارم عێراق کە حەشی شعبی خۆی کردوتە خاوەنی یا عێراق خۆی کردوتە خاوەنی حەق وایە عێراق کە سیادەی خۆی بپارێزێ بێتە دەنگ و هێزی تورکیا لە عێراقا لە کوردستانە حەق وایە ئەو هێزە دەربکە لە کوردستان ئەوەی هیچ شەرعیەتێکی نییە و تورکیا مێژوویەکی قێزەوەنی هەیە لە ئیشی فاشستی و تروریستیدا کە ماوەی 20 ساڵە لە کوردستانە 20 ساڵە بۆ 25 ساڵە لە کوردستانە ئیشی لەم شێوە قێزەوەنی زۆر ئەنجامدا. لایەن منەوە زۆر محکوم یەکەم کە ئیشێکی ناپەسەندە کە ئیشێکی زۆر نائینسانیە. هیوادارم خەڵک بێتە سەر شەقام خۆپیشاندان کە دژ بەم کردەوە تروریستە فاشستیە. دوێنێ هێزەکانی تورکیای داگیرکرد دیسانەوە شنگالیان بردومان کردووە لە ئەنجامی ئەو بردومانکردنا کۆمەڵێک شەهید و بریندار هەیە هێرشیان کردوتە سەر نەخۆشخانەیەک و تورکیا ئەمە یەکەم جاری نییە سنوورەکانی حکوومەتی هەرێمە پەزێنێت و داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران ڕاگەنراوی خۆیان هەبێت سەبارەت بەو بردومانکردنا لەگەڵ ئەوەیشدا هەڵوێستی توندیان هەبێت. ئەمە چەندین جارە کە تورکیای داگیرکرد بە فڕۆکەی بێفڕۆکەوان و هێزی چەکداری هێرش دەکاتە سەر سنوورەکانی هەرێمی کوردستان بەبێ ئەوەی کە حکوومەتی عێراق یاخود حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکیان لەو بارەوە هەیە. داواکاری لە کۆمەڵانی خەڵکی کوردستان گەنجان بەدەم ئەم داواکاریەوە بێن کە خۆپشاندانێکی مەدەنیانە بۆ ڕێگریکردن لەو ڕووداوانە کە دووبارە نوێتەوە ماڵی کەس دیسانەوە نەڕمێت. بەڕاستی ئەم کارێکە دەوڵەتی تورکیا بەرامبەر هەرێمی کوردستان و خاکەی دەکات بەڕاستی کارێکی درڕەندانەیە و نامرۆڤانەیە کە بە دەرحەق خەڵکی سڤیلی هەرێمی کوردستانێکە. دەوڵەتی تورکیا ئەمە یەکەم جاری نییە بەمە بەوە ماوەی چەندین ساڵە لەم کارە درڕەندانەی بەردەوامە و خەڵکی سڤیل دەکاتە قوربانی گوند و ناوچە دارستانیەکان وێران و کاول دەکات و ئەمەش ڕاستی نیگەرانی هاوڵاتیان لێوێتەوە کە هیچ جۆرە ڕەتدانەوەیەک نییە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و هیچ ئیدانەیەک بووە و کارانەی ناکات یان خۆی بە خاوەنی خاکەکەی نازانێ یان پێی ئاساییە دەوڵەتی تورکیا بێت و بەوەستی خۆی لە ناو خاکی هەرێمی کوردستان و پێشێلکاریان بکات و ئەمەش ڕێگە خۆشەکار بۆ وڵاتانی تری داگیرکەر و ناحەزان کە بە ئارەزووی خۆیان و بەوەستی خۆیان بێن و خاکەکە داگیر بکەن بردومانی بکەن دارستانەکانی بڕنەوە دارەکان بڕنەوە و پێشێلکاری بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان بکەن و کارێکی نامرۆڤانەیە و بۆ پەڕی جیەوەسمە و بەڕاستی کارێکی نابرۆڤانەیە و ستەمکارانەیە. کاتیش کە داعش هێرشی کرد سەر شنگال خەڵکە سڤیلەکەی تووشی ئەو کارە ساتە گەورەیە بوون لەلایەن هەرێمی کوردستان لەلایەن عێراقش و نەپارێزان. ئەوە بوو شنگال داگیر کرا و چەندین خەڵکی لێ کوژرا و شەهید کرا و دەست بەسەر ڕاکران و ئێستاش بەمان شێوە تورکیاش بۆ شێوە ڕفتاریان لەگەڵاگا بەڕاستی کارێکی درڕەندانەیە و هیوادارین حکوومەت خۆی بە خاوەنی هەمزانێت و بتوانێت پارێزگاریان لێ بکات و لەو قات و قڕێ دەربازیان بکات.